ئێمە وەک دامەزراوەی پەروەردەی فام ئەمڕۆ هەستاین بە سازدانی پانێڵێک دەربارەی دیداکتیک. ئامانج لەم سیمینارە یان ئەو پانێڵە بریتی بوو لەوەی کە باز لە گرنگی دیداکتیک بکەین لە ناوەندە فێرکاریەکان. دیداکتیک وەکو چەمێک بە واتای زانستی وانەگوتنەوە دێتەوە. ئامانجی ئێمە دەمانەویست لەم پانێڵەدا بڵێن بە چەند سیمینارێک کە هەر کاتێک بتەوێت سیستەمی فێرکاری گۆڕانکاری بەسەردا بێت دەبێت دیداکتیکی مامۆستاکان توانای وانەگوتنەوەی مامۆستاکان پێش بخەین. ئەم پانێڵە بە میوانداری کۆمەڵی کارکتەری پەروەردەی ناوچەکە بە میوانداری سێ پانەلیستی زۆر بە ناوبانگ و بەتوانە بەڕێوە چوو. لێرەدا تیشکی تەواوخرا سەر ئەوەی چۆن بتوانین کارایی مامۆستاکانمان بەرزکەینەوە بۆ ئەوی کارامەیی لای خوێندکار بنیاد بنین. ئەمڕۆ لێرە دامەزراوەی فام پانێڵێکی زۆر نایابێ ڕێکخست. ئەم پانێڵە بەناونیشانی کارامەیە دیداکتیکەکانی مامۆستا و کارایی خوێندکار بوو کە پێکات بوو لە سێ سێمیناری زۆر نایاب هەرێک لە ئەو پرۆفسۆر و مامۆستا بەڕێزانەی بەشدار بوون بەیەکەوە گفتوگویەکی زانستی کرا هەر وەک پێشوازێکی گەرم و گۆڕکرا. من پێم وایە بۆ دەڤەرەکەی ئێمە هەبوونی پانێڵی لەم شێوەیە زۆر پێویستن. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە هەرێک لە مامۆستا بەڕێزەکان زانیاری نوێ ببیستن و ئەو زانیاریانەشی کە پێشتر بیستویانە نوێ دەبێتەوە و وارەکە زیاتر و زیاتر جەخت لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بکەن. هیوادارم دامەزراوەکانی تریش چاو لە دامەزراوەی پەروەردەی فام بکەن. پانێڵی لەم شێوەیە جا لە زانکۆکان بێ لە خوێندنگاکان بێ ڕێک بخرێت. سەرەتا دەستخۆشی و پێزانینم هەیە بۆ هەوڵ و ماندووبوونی ستافی دامەزراوەی پەروەردەی فام لە ڕانیا دەبەری ڕاپەڕین بۆی ئەوە دووەم ساڵ لەسەر یەک پانێڵی پەروەردەی ڕێک دەخەن. ئەم ساڵ لەسەر توانستی مامۆستا و چۆنێتی کاریگەری لەسەر کارایی قوتابیان بوو کە بە خۆشحاڵیەوە ئێمە بەشدار بووین تێدا. خۆی لە خۆیدا بەشداریکردن و ڕێکخستنی ئەو جۆرە پانێڵە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی دەبێت لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکاری لە دەڤەرەکە و لە هەموو کوردستانیش. ئەو پانێڵە دەرفەتێک بوو بۆ کۆکردنەوەی کەسانی شارەزا و پسپۆر لە بواری پەروەردە هەم لە مامۆستایانی زانکۆ لە بەڕێوەبەرانی پەروەردە بەڕێوەبەری گشتی پەروەردە خۆی ئامادە بوو، هەروەها سەرپەرشتیارانی بەڕێز و مامۆستایانی دەڤەرەکە و ناوچەکانی تری کوردستانیش ئامادە بوون کە ئەوە دەکرێت وەکو خاڵی دەستپێک سیر بکرێت بۆ لێک نزیککردنەوەی ئەو توێژە بەیەکەوە بۆ ئەوەی هەم پەنجە لەسەر برینەکان و کەلێنەکان دابنێن هەمیش مشوری ئەوە بخۆن چۆن چارەسەری پێشکەش بکەن. دەستخۆشم بۆ دامەزراوەی پەروەردەی فام هەیە. ڕۆڵی ئەو جۆرە پانێڵانە لە بەڕاستی زەرورە بۆ ئێمە مامۆستایان کە زوو ئەپدەیت کرێنەوە و نوێ کرێتەوە، چونکە کاریگەری بەسەر لایەنی معریفەی مامۆستاشە بێگومان شێواز و ڕێگای وانەگوتنەوە سنوورێکی دیاریکراوی نییە کە لە جوغزێکدانە مامۆستا وەکو یاسایەکی بیرکاری پەیڕەویکە بێگومان پێویستی بە گۆڕانکاری و خۆگونجاندنی بەردەوام. بۆی بمانەوە سیستمێکی پەروەردە پێش خەین دەبێت بزانین چ کارامەیەک لە خوێندکارە پێش دەکەین. ئەو کارامەیەمان دیاری کرد ئەو جارە دەبێت بچینە سەر دیداکتیک لە ڕێگەی دیداکتیکەوە توانەسازی مامۆستاکان بەرزەکەینەوە بۆی کارامەیەکانی خوێندکار بەدەست بێنین. ئەو جا ئەم کارەمانە کرد ئەو جا دەتوانین چین پرۆگرامەکان بگۆڕین. ئەم پرۆسەیە ئەگەر پێچوانە بکرێتەوە مەبەستی خۆی ناپێکێت لەبەرەوە گرنگە بۆ ئێمە یەکەم لە دیداکتیکەوە دەست پێ بکەین دواتر پرۆگرامەکان و کارەکانی کە بگۆڕین.